بابەتێکی گرنگە ئێمە دوێنێ چەندین گفتوگۆمان لەگەڵ بازرگانان کرد لە ڕووی هاوردەکردنەوە بازرگانان بەردەوامەیانەوێت بازرگانیەکانیان توند و تۆڵ بکەن ئەمەش گەڕی ئابووری بەهێزترەکات بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستانە بێگومان ئەمە وای کردووە کە عێراق زیاتر چاو بخات سەر هەرێمی کوردستان و ڕێگری و ئاستەنگ بۆ بازرگانەکەی دروستکە ئەمە لەلایەک جگەلەوە بە پێویستمان زانی ئەمە وەکو تەوەرێکی گرنگ گفتوگوی زیاتری لەسەر بکەین هەڵبەت ئەوەش پێویستی بە کەسانی شارەزای و کەسانێک کە خۆیان لەناو ئەم کێشە و گرفتانەدان و ئاستەنگیان بۆ دروستە بێ بۆیە میوانداری هەریەک لە بەڕێز بڵند محەممەد بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکان و بەڕێز هێمن ڕەمەزان بازرگان و خاوەن کۆمپانیامان کردو لە ستۆدیۆ میوانی من بەخێر هاتن کاک بڵند بەخێر بەی کاکێ من بەخێر هاتی کاکێ من تۆ ماوەی چەندێکە دۆلارت وەرنەگرتووە ئەنی کە بازرگانیەکەی پێشتر دۆلارت وەرەگر ئێستا وەریەگریت یاننا بەڵێ ئێمە لە مەسەلەی دۆلاری بانکی مرکزی بەردەوام لە هەوڵداین بۆ ئەوەی ئەو دۆلارەمان بەدەست بکات چونکی بازرگانی دەکەین کاڵا لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکەین ڕۆژانە تووشی ئاستەنگ دەبین لەبەرەوەی ئێمە ناتوانین ڕاستە و خۆ لەگەڵ بانکی مرکزی مامەڵە بکەین بانکی وەسیت هەیە لە نێوانی ئێمە و بانکی ناوەندی عراقی بۆیە زۆر بە سەختی بەدەستمان دەگا بگرە جەنابەت باست کرد لە پێشەچێکەکەی زۆربەی بازرگان و خاوەنکارانی کە بچووک و مامناوەندن هەر بەدەستیان ناگا ئەوەی کە هەشە ئێمە لە چاوەڕوانی ئێمەدانە مثلەن من ئەگەر بازرگانی بکەم لە ڕۆژێک 5 ئینڤۆیسم هەبی داوای ئەو دۆلارە بکەم بانک ئینڤۆیسەکەم لێ وەردەگری دوم لێ وەردەگری بۆچی وەری ناگرێ بۆ هەموو بیانیەکەی لە دەستی ئەمە نیە و بانکی ناوەندی ناتوانی ینی پێتان ئەڵێن چی پێمان ئەڵێن کاکە لۆتە لەسرە و مەنەسە ئەوەی نییە ینی ناتوانی ئەوە خاڵە چەند خاڵی دووەمیان ئێمە باشە لە ناو بانکی بازرگانی هەولێر بۆتان دروستەکرێت کێشە بەڵێ ئەو بانکانی کە وەسیتن هەر بانکە و کۆمەڵک ڕێکار و ڕێنمایی خۆی هەیە لە دوای ڕێنماییەکانی بانکی ناوەندی عراقی هەیە زۆر سەختە هەیە ئاسانترە ئەوانە تۆگەر وەکو بازرگانێک یان خاوەن کۆمپانیایەک هەموو ڕێکارەکانت تەواوبی ئەو ڕۆژەی کە داخلی مەنەسە دەبی خەلەرچی دیکەی کە زۆر کێشەیە بۆ ئێمە 15 ڕۆژ پێدەچی تاوەکو ئەو پارەیەکی ئێمە داوامان کردووە دەگاتە بانکی مستەفید ینی ئەو بانکەی کەەوە ئێمە کاڵەمان ئەو شوێنەی کە ئێمە کاڵەمان لێکڕیەوە ئەوجا تۆ 5 جار داوای دۆلارە کردووە هەر 5 جارەکە وەریەگری یا چەند جار ناخێر ینی وەرناگرن یەک جار دوو جار یەک جار بۆ دوو جار لە 5 جار دووەمین لە مانگێکە خود لە چەند داواکاری هەر ڕۆژانەیە ئەمە کۆمپانیا سێمە ئیشی کەلوپەلی خۆراکی دەکەین زۆر ئەوەی ئایتیمی جیاوازمان هەیە بە بەردەوام پێویستمان پێەیە ئەنی هەمووی ناتوانین بیکەین لە کاتی خۆی تۆ باش ئەزانی کە هەموو کەلوپەلێک مەوسومی هەیە ئێمە ئەوەی کە خەلەلی گەورەمانە کە داخلی مەنەسە بووین لە وەرگرتنی ئەو دۆلاری بانکی مرکزی 15 ڕۆژمان پێویستە لەوەش کە 10 ڕۆژ هەفتەیەک تا دەگاتە دەستمان ئەو مەوسومی ڕۆیش نەمانتوانی ئیش بکەین بۆیە زۆر بە سەختی بەدەستمان دەگات باشە کاک بڵند ئەم کێشەیە بۆ سەری هەڵداوە طبعا دوای دەرچواننی بڕیاری بانکی مرکزی 1083 لە 19/2/2023 بڕیار ڕێکارەکانی چۆنیەتی ناردنە دەرەوەی پارە بۆ بازرگانان و بۆ خاوەنکارگە و پرۆژەکان طبعا ئەم ڕێکارانە 10 خاڵ بوو خاڵی یای تایبەتە بە هەرێمی کوردستان کە پێویستە هەر کۆمپانیایەک هەر پرۆژێک هەر کارگەیەک هەر مؤسسەی بازرگانی لە ڕێی بەڕێوەبەرایەتی هاوشێوەی بۆ نمونە ئەگەر کۆمپانیابی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کۆمپانیەکان نووسراو بۆ دائیرەی کۆمپانیەکانی بەغدا بکەین متمانەی بەراییەکانیان بنێرین بۆ ئەوێ ئەوانیش لە ڕێگەی وانەوە بنێرنە بانکی مرکزی بۆ ئەوەی داخلی ئەمە لە 2023ەوە خۆی سەقفەکەی تا 12/23 بوو بەڵام ئێمە درێژمان کردووە زەختمان کرد نزیکەی 5,000 سەردانی بانکی ناوەندیمان کرد بۆ ئەوەی درێژی کەنەوە تا نێهاتی مانجی 6 درێژیان کردەوە جا بەشێکیان لەو کۆمپانیانە توانیتیان متمانەی بەرایی لە بەغدا بکەن کە ژمارەیان نزیکەی
2644 کۆمپانیا لە کۆی 35666 کۆمپانیا تەنها 2644 کۆمپانیا داوای کردووە کە ئەوە بنێرتە دەرەوە. طبعاً ئەوەی کە کاک هێمن باسی کرد ئێمە دەتوانین کێشەکان بە دوو ئەوە دابنینی. بەشێکیان ئەوەی پەیوەستە بە بانکەکان بە ڕێکاری بانکیەکان. هەر کۆمپانیەک هەر کارگەیەک پێویستە لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە داوای نردنی بڕێک پارە بکات. ئەو بڕەپارێ دەوێت بچێتە بەغدا. جا هەندێک جار زوودێتەوە، هەندێک جار نایەتەوە، هەندێک جار تاخیر دەبێت لە بانکی مرکزی. بانکەکانی هەرێمی کوردستان ئەوانی کە لەقیان لێرێ ناتوانن ئەم پرۆسەیە ئاسانکاریان بۆ بکەن تا نەچێتە مەنەسە ئەلکترۆنی لە بەغدا لێوە ئەوەیان بۆنێ. بۆیە یعنی چارەسەریم کێشەیە چییە؟ چۆن ئەتوانین ئیتر هەم بانکەکان ئەو کاراسانیە بکەن بۆ بازرگانێک و بازرگانێک لە 5 جار داواکاریەک جار بووینێتەوە؟ کێشەیەکی تریشماوە کە زۆر گرنگە نازانم ئێستا بەشێکیان ناتوانن هەر بەشداری لە سەکۆی ئەلکترۆنی بکەن لەبەرەوەی ناویان غەیری کوردی عەرەبیە. ئێمە طبعاً پاڵپشت بە مادە 115 دەستور کۆمەڵێکی یاسامان هەموار کردەوە لەوانە یاسای وەزارەتی بازرگانی، یاسای بازرگانی دەرچواندنی پەیڕێ و ژمارە 15 ناوی بازرگانی ڕێگاماندا جگە لە ناوی کوردی و عەرەبی هەر ناوەیەکی خواستراو بە مەبەستی بازرگانی بەکاربێنن. بەڵام حکوومەتی بەغدا برن بانقی ناوەندی و وەزارەتی بازرگانی فیدراڵ بە بیانووی ئەوە یاسایە کە یاسای پاراستنی زمانی عەرەبی هەر کۆمپانیەک هەر موسسەچی ئابووری یان اقتصادی نەتوانێت لەوێ متمانەی بەرایەکانی بۆ بکەنەوە بەرایەکانەوەنە زۆر و قورسە کە کۆمپانیەکانی ئێمە ناتوان جێبەجێ بکەن. مەرجەکانی زۆر قورس نین بەڵام کە دەچنە ئەوێ بیانویان بۆ دروست دەکەن. چەند کۆمپانیا هەیە کە ناوەکانیان ئەو ناوانە نییە کە 9989 کۆمپانیا لە کۆی 35666 کۆمپانیا ناوەکانیان ئینگلیزی نزیکەی 10,000 کۆمپانیا بەشێکیان هاتوو ناوی خۆیان گۆڕیوە بۆ ناوی کوردیان عەرەبی. چ میکانیزمێکەوە بۆ گۆڕینی کاراسانی ئەکرێ یاخود ئەکید ئێمە زۆر ڕۆتینمان لابردووە بۆ گۆڕین لەبەر ئەو باشە کاک بڵند کاتێک کەسێک کۆمپانیاک دانێ پێشتر لە مەرجەکانی دانانی کۆمپانیاکە هاتووە کە پێی بڵێ ئەبێ ناوی کۆمپانیاکەت کوردی یا عەرەبی بێ؟ بە ئەکیدی ئەو ئێمە لە دوای ئەوەی بە پرۆسەی بە دیجیتالکردنی کۆمپانیەکانمان ڕاگەیاند هەر کۆمپانیایەک بە دیجیتاڵی بە ئەلکترۆنی تۆمار دەکرێت لە کاتی هەڵبژاردننی ناوێکی غەیری عەرەبی و کوردی یەکسەر حەقلێکی بۆ دێ پێی دەڵێن کە تۆ ناتوانانی بەشداری لە بەغدا و لە بڵێن شارەکانی غەیری هەرێمی کوردستان و بتوانەی بەرایی لە بەغداد تۆمار بکەیت. باشە کاکێ من ئەمە چ ئاستەنگێکی بۆ ئێوە دروست کردووە؟ کە ئاستەنجی یەکجار زۆری دروست کردووە. بێگومان ئەوانەی کە کاک بڵند باسی کرد ئەو ڕێکارانە لەسەر بازرگان و خاوەن کۆمپانیا هەر لە ناکاو فەرز دەکرێن بعدەن هەوڵ هەیە لە بۆی درێژ بکرێتەوە کاتەکەی. بەڵام من ئێستا کۆمپانیەکە خۆم بە نمونە دێنمەوە لە 2013 هەمە کەسێک بەم نینەوە کاکە ناوەکەی ئینگلیزی نابێت تۆمار بکەیت لێرە لە هەرێم وەکە مەنەسەی بانقی مرکزیش کراوە زۆر ڕێکاریان لێرە پێ جێبەجێ کردین زۆر بە قورسی ئەوە دەبێت ئەوە هەموو ئەوانەمان جێبەجێ کرد کە داخل بووین دوای ماوەیە چەند حواڵێک دیسان ڕاگیرا هەمان ڕێکار دەبی بە شێوازەکی دیکە بیکەینەوە ئەگەر ئەو جارە ئەو احتیمال ئەوەلیەش هەر بکەین ئەوەی کە بەغدا داوا دەکات دڵنیام بیانوەکی دیکە. باشە هەوڵتانە ناوەکانیان بگۆڕن؟ هەوڵ دەدەین لە هەوڵداین خۆ ئەگەر ناوەکان نەگۆڕین هەر ناتوانین بەشدار بین. کێشە بۆ ئێوە دروست نابێت لە گۆڕینی ناوە بۆ نمونەم کۆمپانیا بە ناوێک ناسراوە لە ناو خەڵکە لۆگۆی هەیە بۆ نمونە من کاڵایەکی ئەم کۆمپانیا یاخود عەقدێکی هەیە کۆمپانیایەکی دەرەوەی ناسێ ئەمە کێشەی بۆ دروست نابێت بێت سەروبەری ئەم کۆمپانیا و ناوەکەی بگۆڕێت؟ بێگومان کێشەیەکی زۆر گەورەیە لە هەموو دنیاش ئەوە هەیە بازرگانێک هەموو ژیانی خۆی تەرخان دەکا ئەو براندەی خۆی بناسێنی بە خەڵک ئێستا ناکرێ
من بێن بڵێم کاکە و ناوم ڕۆیش ناوەچتر هات ئەو ئاسان نییە بازرگان هەیە خاوەن کۆمپانیا هەیە هەر دۆلاری بانقی مرکزی ناوێ و هەر ناوەکەی خۆی دێڵیتەوە ئەوەش کێشەیەکی گەورەیە دروست بووە بەڵێ ڕاستە لە ئێستادا من ئەگەر کۆمپانیایکی نوێ تۆمار بکەم لەوانەیە دەبی ناوەکە کوردی بیان عەربی بەڵام ئەوانەی پێشتر یعنی پێشتر بەڕاستی کێشەیەکی گەورەیە بۆ لە قانونیش ئەسەری ڕەجعی نییە ینی ئەوە تۆ دەبێت ئەوە معالەجە بکرێت چارەسەر بکرێت ناکرێت من ئێوە بێ بەش بن لە دۆلار بەهۆی بیانەوە کاتێک کە دەستان بەم دۆلارە ناگات بەم بیانەوە جۆرا و جۆرانەوە ئەو کاڵایانەی کە هەوردەیەکی گرانتر ناکەوێت لە سەران یاخود کاریگەریە بێت لەسەر نرخەکانی هەر کاریگەریەکی زۆر زۆری هەیە بێگومان ئێمە ناچارین لە بازار ئەو دۆلارانە بەدەست بێنین کە زۆر گرانترە هەمومان دەزانین ئێستا نرخی 100 دلار لە بازار لەگەڵ بە نرخی ڕسمی فەرقی زۆرە 15 بۆ 8 دینارە لە هەر 100 دلارەک یعنی ڕێژەی زۆری کێشەکە گەورەتر نابێت کاتێ بۆ نمونە کۆمپانیایەک هەیە مامەڵی کردووە لە بانکی ناوەندی بە نرخێکی فەرمی وەرێگرێ بەس تۆ ناچاری بن لە بازاری ئازاد دۆلارەکە بە گرانتر بکڕی کێبڕکێتان بۆ دروست نابێت بەردەوام لەو کێشەیەین من هەر خۆم بەسەر ماتووە لەو هەفتەیە لە بازار حواڵەی دۆلارمان کردووە بمادمان هێناوە داومە مشتری خۆم دەڵێ کاکەوەرە بیبەوە گرانە زۆر زۆر گرانە و هەرزانترمان هەیە بە تایبەتی لە بەغدا هیناومە زۆر لە ئێوەی جەنابەت هەرزانترە بەوێ گومان هەر بەرنمەکەش ئەوەیە ئێمە بازرگانانی هەرێمی کوردستان خاوەنکارە نەتوانن ئیشی خۆیان بکەن نەتوانن بە ئاسانی بازرگانی بکەن ئەو جم و جۆڵە بازرگانی کە زۆر زۆر کاریگەر بوو لەسەر هەموو عراق ئەوانە دەیانەوێت بە شێوازێک هەر بە بیانوی جیاواز ینی ڕێ لێ بگرن و ئیش نەکرێ بەڕاستی باشە کاک بڵند وتی کە زیاد لە چەند جارێک وە بۆ 5 جار چوونەتە بەغدا و ئەم کێشیان بردوۆتەوە بۆی گفتوگۆکەن ئێوە خۆتان هیچ جارێک هەوڵتان نەیاوە کە لەگەڵ ژوورە بازرگانەکان لەگەڵ کۆمپانیەکان بچن و کێشەکانتان لەگەڵ ئەواندا چارەسەر بکەن بەڵێ بە بەردەوام خۆ هەموو بازرگانێک هەوڵ دەدا ڕێگەی خۆی بدۆزیتەوە کە بە ئاسانترین شێوە کێشەکانی چارەسەرکە بەڵام کاریگەری نییە ئێمە دەچین لە بەغدا ناتوانین لەگەڵ حکوومەت قسە بکەین بڕیاری حکوومەت ئەوەیە ویتر دەڵێ قانون دەبی جێبەجێ بکەیت بەڵام بۆ ئێمە ئێستا بازرگانێک لە بەغدا من کۆمپانیاکەی خۆم لە بەغدا بێ بە تۆمار بم بێ کێشە لە 2 ڕۆژ لە ماوەی 2 ڕۆژ پارەکە دەگاتە بانقی مستەفید و ببێ کێشە بەڵام بازرگانێک لە هەرێمی کوردستان هەمان حواڵە بکە 15 ڕۆژی پێدەچی ئەوە هەر وازەحە کە بیان و بە ئێمە دەگرن بە هەمان شێوە لە سەرەتاش کە ئێمە داوای داخل بوونمان دەکرد لە مەنەسا و ڕێکارە توندانی لەسەر ئێمە هەبوو لە بازرگانانی هەرێمی کوردستان هەر لە بەغدا نەبوو زۆر بە ئاسانتر ینی حواڵاتیان دەکرێت و داخلی مەنەسەی بەراقی دەبن بانکی باشە کاک بڵند ئەم کێشیان کەی چارەسەرە بێ تاوان ئێمە هەر وەک جەنابیشت باست کرد زیاتر لە 5 سەردانی بانکی ناوەندیمان کردووە بەشی زۆر کێشەی زۆرمان حەل کرد تەنها ئەو کێشە نەبی تاوان ئەگەر چەند پێشنیارێکیشمان پێدان بۆ نمونە ئێستا دوایین سەردانمان کە هەفتەی ڕابردوو ئەوە بکە وە بکرێمە ڕاستە و خۆ مخاتەبەی بانکی ناوەندی بکەین و ئەو کۆمپانیانەی کە ناویان ئینگلیزیان غەیری کوردی و عەرەبیە تەنها بتوانن لە هەرێمی کوردستان چالاکیخواان ئەنجام بدەن نێنە شارەکانی بەغدا و دەوروبەری ئەگەر بیانویان ناوەکەیە چونکە ئێمە ناوەکە وەروەکو باسم کرد بەما 115 دەست بەم جۆرە چارەسەرە ئەمە چارەسەرێکیان پێشنیارێکی ترمەران کردووە ئەو کۆمپانیانەی کە گرێبەستیان لەگەر وڵاتانی دەرەوەیان وەکالاتی تیجاریان هەیە یان هەر شێوەک لە شێوەکان بتوانن ئیسtisنایەک تا بریکارنامەکانیان تەواو دەبی ئەوەی سێم پرۆژەیەکی گۆڕانکاری یاسایی هەیە لە بەغدا ئەوانیش قەنەعەتیان بەوە هەیە ناوی بازرگانی نەماوە چ ناوی عەرەبی بین چ ناوی کوردی بین بۆیە لەوە دەگەڕێن کە دەرچەک ببینەوە هەروەکو ئێمە دەست پێش خەریمان کردووە ینی بۆ ئەوانیش کێشە دروست بووە کە بۆ نمونە کۆمپانیایەکی عێراقیە لە بەغدا هەمان ڕێکار و مەرجی بەسەرا تەطبیقەکەن کۆمپانیەکانی عێراقیش بە هەمان ڕێکار ئەو مەرجانەی لەسەر تەطبیق دەکرێت لە بۆکردنەوەی بۆ داخلبوون لە مەنەسەی ئەلکترۆنی بەڕاستی بەڵام ئەوان کەمتر ناویان عەرەبی و کوردیە و هەروەها یەک لەو
ڕێک پێشنیارانەکە زۆر زەڕورە. حکوومەتی هەرێمی کوردستان بانکی نیشتیمانی دامەزراند کە زیاتر لە 6 مانگە کە لەلایەن ئێمە بڕوانامەکەی پێدرا، بەڵام تا ئێستا ڕێکارەکەیان تاو نەکردو. ئەگەر بانکی نیشتیمان تەواو بکرێ ئەمە دەتوانین وەکو لقێکی بانکی ناوەندی تەعاملی لەگەر. ڕاستە بانکی نیشتیمان دوجارە بێتەوە ناوەندی چارەسەر بووانە، بەڵام ئەوەش هەر کێشەکانی کەوتۆتەوە سەر بەغداکە چارەسەری بکات و هەمووی بەیەکەوە بەستراوەتەوە. بەڕێز بڵند محەممەد بەڕێوبەری گشتی تۆماری کۆمپانیەکان لەگەڵمان بوویەوە، بەڕێز هێمن ڕەمەزان بازرگان و خاوەن کۆمپانیا لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئێوە، بەخێر هاتن.